کۆمەڵێک کەس هەن ڕۆژانە لەوانەیە تووشی گرفتی دەرونی ببن و پێویستیان بە کەسانێک هەبێت کە لە نزیکەوە تەواوی ئەو کێشە و ئەو گرفتانەی کە لە دەرونیانە دروست وە باسی بکەن. زۆر جاریش لەوانەیە هیچ دکتۆرێکی دەرونی یاخود کەسێکی نزیک نەبێت کە ئەو کێشانی بۆ باسکەن. لەوانەیە کتێبێکی چاپکرا و فاکتەرێکی زۆر باش بێ بۆ چارەسەرکردنی کێشەی دەرونی هەر کەسێک کە پێویستی بەوە هەبێت لە نزیکەوە کتێبێک بخوێنێتەوە کە تایبەت بێ بە کێشە دەرونیەکان. یەکێک لەو کتێبانەی کە چاپکراوە بڵاوکراوەتەوە تایبەت بەم بابەتە بە ناوی کتێبی زمانەوانی دەرونی دیسلێکیسیایە کە هەم هۆکارەکان هەم نیشانەکانی تێدا دەست نیشان دەکرێت و چارەسەریەکانیشین. بۆ کاتێک کەسێک تووشی گرفتێکی دەرونی ئەبێت چۆن بزانێت کام کەسە تووشی کێشەیەکی دەرونی بۆ واروها ئەو نیشانانە چین کە لەم کەسەیە دەرەکەون و دواتریش چ پێویستە کات بە چ شێوازێک چارەسەر بۆ ئەم کەسە بکرێت. هەمووی تەواوی ناوڕۆکی ئەم کتێبەیە چاپکراوە بڵاو کردێتەوە کە گرنگی و تایبەتمەندێکی زۆری هەیە بۆ کەسانی کە گرفتێک یاخود کێشەیەکی دەرونیان هەیە. کتێبی زمانەوانی دەرونی دیسلێکیسیا هۆکار و نیشانە و چارەسەرەکانی چاپ و بڵاو دەکرێتەوە. کتێبەکە لەلایەن نووسەر کاروانی کاکەبرا کاکەمەدەوە نووسراوە کە یەکەمین کتێبی کوردی ئەو نووسەرەیە کە تا ئێستا بە زمانی کوردی نووسیبێتی. چاپخانەی مێخە کتێبەکەی بە چاپ گەیاندووە و بابەتە دەروونزانیەکان لەخۆ دەگرێت. کتێبەکەی ئێستا لە کتێبخانەی مێخەک بەردەستە بۆ کەسانێک کە خوازیاری خوێندنەوەین.